دانیشتوانی باشووری ویلایەتی لوزیانا هەتا ئێستا لافاوی بەم شێوەیە نەدیتووە. هەموو تەمەنم لێرە بەسەر بردووە و هەرگیز ئاستی هەستانی ئاوم بەم بەرزیە نەبینیوە. ئەم لافاوە چاوەڕوان نەکراوە زۆر خەڵکی دەربەر کرد. ئێمە هەموو شتێکمان لەدەستدا هەست بە کارەسا دەکەم بە سەلامەتی دەربازمان بوو هەموو شتێکمان لەدەستداوە هەموو شتێک بەڵام هاوڕێکانمان هەمیان سەلامەتن ئەوە هەموو شتێکە بۆ ئێمە وەک کۆتایی هاتنی ژیانت وایە کۆتایی هاتنی دنیای تۆ دەبێت لە سەرتاوە دەست پێ بکەیتەوە زۆر بە قورسیش کار بۆ ئەوە دەکەین. ڕێبەرانی کۆمەلگا پەیامی هیوابەخشی و دڵنیاکراوە دەدەن کە هەندێک جار فرمێسکەکانیان ناسرێتەوە. دەگەڕێینەوە ئەوە بۆمان ڕێگایەکی درێژ دەبێ. جیمس لین دەزانیت کە ئەم کارەساتە کاتێکی زۆری پێویستە بۆ چاکبوونەوە. خۆی یەکێک بوو لەم کەسانەی کە گواستیەوە بۆ کۆمەلگەی سۆرینتۆ لە باشووری باتون ڕۆژ پاشی ئەوەی لە ساڵی 2005 ماڵەکەی لەدەستچوو لە گەردەلوولی کاترینادا. لە ڕاستیدا لە تۆفانی کاترینادا هەموو شتێکمان لەدەستدا هاتینە ئێرە پاش 10 ساڵان دیسان هەموو شتێکمان لە کیسدا و ئێستا ئامادەین بۆ ئەو شوێنە بگەڕێینەوە کە پێش کاترینا لێی دەژیان. لەوەتە ڕۆژی هەینی زیاتر لە 30,000 کەس ڕزگار کراون. ڕێگاوبان و ژیانی ڕۆژانە ئێستا هێدی وا دەکەوێتەوە سەرپێ. سەرۆکی ئەمریکا ئۆباما کەمەچی دارایی تەنگاوتاوی فیدرالی پەسەند کردووە بۆ ئەو ناوچانەی کە لافاوەکە بەتوندی گرتوویەتەوە. زیاتر لە 70,000 کەس خۆیان تۆمار کرد بۆ وەرگرتنی یارمەتی بە پێی بڕیاری فیدرالی بۆ فریاکەوتنی کارەساتی سروشتی. ئێستا ویلایەتی لوزیانا ڕووبەڕوو گرفتی درێژدەمی نیشتەجێکردنی بە هەزاران لە کەسانی بێماڵ و حاڵ دەبێتەوە. سەماد زەیی، دەنجی ئەمریکا.